دێ مایک بۆ بێشتێکە من دایما تێستیا بڵین تاقیکردنەوەی هونەرمەندەکان بەو شێوەیەکەن ئەوەدا نەمایکماندا نە جیازی دەم نە ئیکۆ نە سەدا نە هیچ شتێک هەر ڕاستەوخۆنی هەر ئەوە لە بەردەوی مۆبایلەکەیان لەبەرەوە دایما ئەو دەنگانە وا تاقیکرێنەوە لەبەرەوە گەدەنگی لاگوێ داوای لەبوور نەکەم تەنها بەبەستمانوێت دەنگی تاقیب بکەینەوە بەڕاستی یعنی دەنگێکی خۆشی هەیە کە ڕێک شوێنی ڕێچکەی سەڵاجاودە و مقامەکانی گەرمێنی گرتووە بەڕاستی ئەوە زۆر قورسە کەم دەزە شتانی بۆ بێت کاکە هەمووی چیترە دەنگ پێشکەشی بۆ ئەم ئێستا ماتوانێت شتێک چی لە خۆ بێت بەستەیەک دەستگار بەسەر چاو عزيزكم تخاكي بداي جابك يتيم عزيز علي بداي جابك يتيم بعد نيابة بس دسوي لمان أمن أمان شيخوه ملابة لوزيات الممسوتين
منم گەنجەیەش پێی سەرسام دەبەرەوەی خۆی سوتی مەقامی حیجازکار دێرەمە مەقامی خۆشیدێ لەگەڵیان حیجازکارە وتی بەیاد وتی حیجاز ویلایەت تا لەگەڵ مەدانیش کەسێک دڵنیام اختصاصی بەتەنیا هونەر نییە ینی ئەم بژێ ژیان ڕێگەی نەیە خۆ بچێت دوای هونەر پێ هەموو مەقامەکان شارەزار بچێت لە کادیمە شوێنێک لەبەرەوە مای دەستخۆشی من دەستخۆشی لێکەم بە تەرجیحەکەم وە پشتیوانی و هەفتەی داهاتوو لە گەڕامیدا بەرنامەیەکی تایبەتی بۆ ڕێگەخەی دڵنیا بن دەنگی زۆر خۆشە و دڵشاد شتێکم داراتە لامان دڵشادی سەڵاتداوەدە ئێستا ماشەڵڵا دەنگی بە تەواوی پێگەشتووە و بە تەواوی لە مەقامەکان شارەزایە هیوادارین پێش بێت و سوپاسی ئەوژەکەم بۆ کۆمەنتەکانتان ئەگەر خۆت حەزی شتێکترمان پێشکەوتێگە نەبێت لەکەم ئەگەر حەزی شتێکتر ماوە مردم های دەیبەکان ئابێنەوە باشە بەوەی کاتێکی خۆش هەفتەی داهاتوو بە دیدارتان شاد دەبین لە بەرنامەی تایبەتانە خواتان لەگەڵ